49 ساڵ تێدەپەڕێ بەسەر بردومانی شاری قەڵاتزێ لەلایەن ڕژەمی بەعسەوە. لە مۆنومنتی شەهیدانی قەڵاتزێ یادی 49 ساڵەی بردومانی شارەکە و 41 ساڵەی ڕاپەڕینی دانیشتوانی قەڵاتزێ دژ بە ڕژەم کرایەوە کە ڕژەمی بەعس 163 هاوڵاتی شەهید کرد کە لە ناویاندا ژمارەیەک لە خوێندکاری زانکۆی سلێمانی تێدا بوون و هەر بەو هۆیەوە ئەو ڕۆژە وەک ڕۆژی شەهیدی زانکۆ ناسێنراوە. بەداخەوە دەڵم حکوومەتی هەرێمی کوردستان بەتایبەتی ئەم کابینەی ئێستاکانە کە کابینەیەکە فەردانیەتە، کابینەیەکە تاگەڕەویە، کابینەیەکە بە یەک چاو تەماشای هەموو سنوورەکان ناکات، بەداخەوە کەمتر خزمەتی بۆ سنوورەکە کردووە. ئەوەی کە کراوە تەنها دەتوانم تیمەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان لە حکوومەتی هەرێمی کوردستاندا لێرەکانە کۆمەڵێک کاری خزمەت گوزاریان کردووە. بۆیە ئێمە لەو منبەری جەنابتانەوە داوا دەکەین لە کابینەی حکوومەتی هەرێمی کوردستان زیاتر ئاوەڕ لە سنوور بداتەوە. ئەم ساڵکە ئێمە یادەکە دەکەینەوە کۆمەڵک گرفت و کێشەی زۆر لە پشدەردا هەیە، کۆمەڵک پرۆژەی تەواو نەکراو لە سنوورەکەدا هەیە، لە بواری تەندروستی، لە بواری پەروەردەدا گرفتی زۆر گەورە و بەرچاو هەن. پێویستی بەوە هەیە لە بری ئەوەی ساڵانە بەو شێوازە تەقلیدیە کە ئەو یادانە لە زۆربەی ناوچەکانی کوردستان دەکرێنەوە و بەتایبەت لە 24 چوارکە لە پشدەردا ئەو یادە بەرز و پیرۆز ڕادەگیرێ باشتر بوو کە بە کۆمەڵک کار و پرۆژە و خزمەتکردنی هەم کەس و کاری شەهیدان و هەموو خەڵکێکێکەوە شەرەی ئەو سنوورە ئەو یادانە بەرز و پیرۆز ڕابژیرن. کەسوکاری شەهیدانی قەڵاتزێ داوا دەکەن حکوومەتی هەرێم داواکاریەکانیان جێبەجێ بکات و دەستی ئاوەدانی زیاتر بگاتەوە شارەکەیان. داواکارین لە حکوومەتی هەرێمی کوردستان کە ئاوڕێکی جدی لەو ناوچێ بداتەوە کە تا ئێستا ئەو ناوچەیەکی پەرایۆزخراوە لە ڕووی خزمەت گوزاری و هەر بۆیەشەکە کە پەرایۆزخراوە بێکاری لێرە زۆرە. حەوت شەهیدمان هەیە، هیچیان بۆ مە نەکردووە. 3 شەهیدانە دەکرێت دوان دەبڕن یەکێ دێڵنەوە. ئەرێ وەڵا ئیمە ئاوایە نازامجا بۆ داواکاریتان چێ؟ داواکاریمانەوەیە یارمەتیەکە شتێکە دیچۆن شەهیدانەکەمان بۆ بکەن. لە 24 نیسانی 1974 ڕژەمی بەعز بە چەکی قەدەغەکراوی نێودەوڵەتی ناپاڵم قەڵاتزێی بردومان کرد و زۆرینەی شارەکەی تەختی زەوی کرد. هاوکات لە یادی ئەو کارە ساتەدا و لە 24 نیسانی 1970 دانیشتوانی سنوورەکە دژ بە ڕژەم ڕاپەڕین، بەڵام هەرزوو بەهۆی توندوتیژی ڕژەمەوە ڕاپەڕینەکە سەرکوت کراو. بەهۆی بردومان و ڕاپەڕینەکەەوە 163 هاوڵاتی شەهید بوون و ژمارەیەکی تریش بریندار بوون. توانە عومەر، کورسات نیوز، قەڵاتزێ.